ئێمەدا دیزایانی نەخشەکانی قوتابخانە هەژدە پۆلی و دوانزە پۆلیەکان ڕدەگەیەنرێ پاشتر مەراسیمێکمان هەیە بۆ واژووکردنی یاداشتی لێک تێگەشتن لە نێوان وەزارەتی پەروەردە و ئەو لایەنانەی کە پاشتر ناویان دەێنین هەمووتان بەخێربێن دووبارە. ئێساش داوا لە بەڕێز جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئالان حەمەدسەعید دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن. وەک هەموو لایەک ئاگادارە یەکێکی دیکە لە کارەکانی وەزارەتی پەروەردە بریتیە لە پێداچوونەوە بە نەخشە و هەروەها بە دیزاینی ناوەندەکانی خوێندن. لەبەرەوەی زۆرمان بە تایبەتیش ئەو جیلەی پێشووتر ئاشناین بە دیزاینی قوتابخانەکان لە هەرێمی کوردستان و تێبینیشمان لەسەری هەبووە لەو کاتانەی کە خۆمان قوتابی بووین و لە ناوەندەکانی خوێندن بووین. وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەرایەتی گشتی بیناسازی بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت دیزاینێکی نوێی بۆ ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو ئەنجام داوە کە ئەو دیزاینە لە ڕووی ئەندازیاریەوە سێتێکی متەکاملە کە هەموو لایەنەکانی بواری ئەندازیاری لە خۆی ئەگرێ و وردبینی بۆ کراوە پێداچوونەوەی بۆ کراوە. ئەم دیزاینە بریتیە لە دیزاینی نەخشەی نوێی ناوەندەکانی خوێندن هەژدە پۆلی و هەروەها دوانزە پۆلی. بۆیە لەمە دووە هەموو ئەو ناوەندانەی خوێندن کە لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکرێن ئەو باڵەخانانە بەو دیزاینە نوێیە لەسەر زەویەکانی تەرخانکراو بۆ وەزارەتی پەروەردە جێبەجێ دەکرێن و هەموو ئەو بەڕێزانەشی کە بەخۆبەخشییان بە کاری بەخشەری هەماهەنگی وەزارەتی پەروەردەکەن لە دروستکردنی باڵەخانەی نوێ هەمان ئەو دیزاینانیان پێدرێت. لە هەمان کاتیشە بۆ کەرتی تایبەت بۆ ئەو بەڕێزانەی کە نەوێن ناوەندی خوێندنی ناحکومی دروستکەن وەزارەتی پەروەردە تەواوی سێتی نەخشەسازی ئەو باڵەخانە نوێیانیان بەبێ بەرامبەر پێشکەشەکە هەر قوتابخانەیەک یان هەر ناوەندێکی خوێندنی ناحکومی یان هەر وەبەرهێنێک کە دەیەوێت وەبەرهێنان لە کەرتی پەروەردەی خوێندنی ناحکومیشکە ئەوانیش دەتوانن سوود وەربگرن لە ئەو سێتە ئەندازیاری کە ئامادەکراوە بۆ دروستکردنی قوتابخانە هەژدە پۆلی و قوتابخانە دوانزە پۆلیەکان. بۆ هیوایی ئەو هەنگاوە ببێتە مای ئەوەی کە بۆ ئایندە بتوانین بەردی بناغەی پرۆژەی استراتیژی گرنگ لە بواری دروستکردنی باڵەخانە پەروەردەیەکان پێکبێنین. تەنها بۆ بیرهێنانەوە دەمەوێت چەند خاڵێک بخەمە ڕوو کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە چەند هەنگاوێکی استراتیژی گرنگی ناوە. یەکێک لە هەنگاوە گرنگەکان ئەوە بووە کە خزمەتی مامۆستایان کراوە. 38,000 مامۆستای وانەبێژ لەلایەن جەنابی سەرۆکوەزیرانەوە فەرمانی بە گرێبەزبوونیان بۆ دەرچووە و لەم کابینەیە 5,088 مامۆستای دیکە لە گرێبەستیەوە کراونەتە هەمیشەیی کە ئەمە کۆی گشتی 43,000 مامۆستا بە فەرمانی جەنابی سەرۆکوەزیران هەم کراونەتە گرێبەست هەم کراونەتە هەمیشەیی کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە لە مامۆستایان ڕاستەوخۆ سوودمەند بوون لە بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرۆشی بەڕێزیشان بۆ تێگەیشتن لە پێگە و لە گرنگی مامۆستایان لە هەرێمی کوردستان. خاڵێکی دیکە لەم کابینەیە لە کەرتی پەروەردە یەکێکی دیکە لەو گۆڕانکاریانەی کە ئەنجاممانداوە بریتی بۆ لەو وەرچەرخانە گرنگەی لە بواری بە دیجیتاڵیکردن لە کەرتی پەروەردە ئەنجاممانداوە. لە بواری بە دیجیتاڵیکردن خزمەتگوزاریە پەروەردەیەکان و خزمەتگوزاریە کارژێڕەکانی بواری پەروەردە تەنانەت بەوەی کە لە ناو دیوانی وەزارەتی پەروەردەش واژۆ و هامشیان پەراوێزی ئەلیکترۆنی بەکارهێنرێ هەمویان کراونەتە دیجیتاڵی. چەندین پلاتفۆرم و بەڕێوەبردنی قوتابخانەکان تەواوی قوتابخانە حکوومیەکانمان لە هەرێمی کوردستان و قوتابخانە ئاهلیەکانیشمان داتاکانیان کردوتە دیجیتاڵی لە ڕووی قوتابی مامۆستا فەرمانبەران بەڕێوەبردن کاروباری کۆگاکان کاروباری گواستنەوە کاروباری بڕوانامەکان بەو پێشکەوتنە دیجیتاڵیانەشی لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی ڕامانگەیاندووە. خاڵێکی دیکەی گرنگەوەیە کە هەنگاوی استراتیژی لە گەشەپێدانی کەرتی پەروەردە لە کابینەی نوێم رابێت بریتی بۆ لەوەی کە استراتیژێکی ڕایەنانمان داناوە کە استراتیژێکی 7 ساڵەیە و ساڵی پار لە ناوەندەکانی خوێندنی حکومی لە هەولێر دوهۆک زاخۆ سۆران جێبەجێمان کردو و وەرکشۆپیشمان ئەنجام داوە بۆیە بۆ ساڵی ئایندە لە تەواوی کوردستان ئەنجامی بدەین کە مامۆستایانی ئێمە لە ڕێگەی ڕاهێنانی بەردەوامی 2 هەفتە جارێک بە شەوانەیەک ئاشنا بن بە میتۆد و بۆ مۆدێلەکانی وانەوتنەوەی نوێی هاوچەرخ کەوا دەکات قوتابی بێتە سنتەر و مامۆساش ڕۆڵەکەی دەبێتە ڕۆڵێکی هاریکار بۆ پەروەردە و بۆ فێربوون
و پێشمان وایە ئەندازەی کاریگەری بە پێ و تێستەی کە ساڵی ڕابردوو ئەنجاممان داوە و وەزارەتی پەروەردە کاریگەریشی باشی هەبووە لەسەرەوەی کە قوتابیان زیاتر بتوانن ئارەزوی ناوەندەکانی خوێندن بکەن و چێژێکی زیاتر لە پرۆسی پەروەردە و لە فێرکاری وەربگرن. هەنگاوێکی دیکەی استراتیژی وەزارەتی پەروەردەوە بووە کە ستاندارد پێوەەر بۆ هەڵسەنگاندنی ناوەندەکانی خوێندن بۆ مامۆستا و هەروەها بۆ بەڕێوەبەر و بۆ کۆی گشتی دامەزراوە پەروەردەیەکان دانراوە لە ساڵی خوێندنی 22-23 ناوەندی خوێندنی حکومی هەڵسەنگاندنیان بۆ کردووە. ئەم ساڵیش دواوەی کە کۆنفرانسی پەروەردەی سەرپەرشتیاریمان ئەنجام داوە هەندێک گۆڕانکاری کراوە لە تەواوی ناوەندەکانی خوێندنی حکومی و هەروەها ناوەندەکانی خوێندنی ناحکومی هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. ئێمە پێمان وایە ئەمە مافی هەموو باوکو دایکێکە کە بێ بزانێ ئەو ناوەندەی خوێندن کە منداڵەکەی لێ خوێنن لە چه ئاستێکایە کە پۆلێن کراون بۆ 4 ئاست بۆ ئەوەی کە پرۆسی شەفافی دادپەروەریش بەردەوام بێ پلتفۆرمێکمان بە ناوی ڕیزبەندی ڕاگەیاندووە کە پلتفۆرمێکی کراوەیە هەر کەسێک بێوێ دەتوانێت بزانێ منداڵەکەی لە قوتابخانەیە خوێنێ ئاستی ئەو قوتابخانەیە ساڵانە چۆن بەرەو پێشە چێ و لە ڕووی پرۆژەی بنیادنانی تواناکانەوە لە چه ئاستێکەیە. هەنگاوی گرنگی دیکەی استراتیژی وەزارەتی پەروەردە بریتی بۆ لە سیاسەتی تێکەڵکردن لەسەر 2 ئاست. زیاتر لە 748 مامۆستای پەروەردەی تایبەتمان دامەزراندۆ بەوانە بێش کە ئەوانیش بوونەتە گرێبەست و چەندین منداڵی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکانی خوێندنی حکومی تێکەڵ بە قوتابی ئاسایی کراون. ڕاستە پرۆسەکە هێشتا لە سەرەتایە ڕەنگە تەفەهومێکی باشتری بوێ و هەوڵ و کۆشتێکی زیاتری بێ و ڕاهێنانی زیاتری بێ مامۆسایانمان، بەڵام ئەم پرۆسەیە بەردەوامەوە هەنگاوێکی گرنگەوە هەر لە بواری سیاسەتی تێکەڵکردن لە هەرێمی کوردستان جێگەی 60,000 قوتابی پەنابەر لە قوتابخانەکانی نیشتیمانی یا قوتابخانە حکومیەکان قوتابخانە خانەخەکان کراوەتەوە. هەنگاوێکی گرنگی استراتیژی دیکەی وەزارەتی پەروەردە ئەوەیە کە لەم کابینەیە ڕێژەی نەخوێندەواری بە ڕێژەی 8% داوەزیوە بە پێ ئەو داتایانی کە لە دەستەی ئاماری هەرێمی کوردستانە بۆ ڕێژەی نەخوێندەواری لە 124ەوە داوەزیوە بۆ لە 116 کە ئەمەش دەستکەوتێکی گرنگە. وەزارەتی پەروەردە ڕۆڵی گرنگی لەم بابەتە هەیە بەوەی کە بنکەکانی نێشتنی نەخوێندەواری ڕۆڵی کاران جێڕاوە کە سەر بۆ وەزارەتی پەروەردەن. ئەمەش یەکێکە لە مؤشراتە ئیجابیەکان. خاڵێکی دیکەی گرنگ کە وەزارەتی پەروەردە ئەنجامی داوەویژەوەیە هەنگاومان ناوە بۆی کە قوتابخانەکان بکەینە دۆستی ژینگە و تێچووی کارەبا لە سەریان کەم بێتەوە. 74 قوتابخانە بە وزەی خۆر کراوە، ڕەزامەندی 72 قوتابخانەی دیکەش هەیە. کۆی ئەم بەرنامانەی وەزارەتی پەروەردە کە جێبەجێمان کردووە و هەنگاوی استراتیژیمان بۆ دانراوە لە چوارچێوەی و پلانانە بووە. نزیکەی 500 ناونیشانی کتێبەکانی خوێندن بەدەستی نیشتیمانی و خۆماڵی بە پسپۆڕەکانی خۆمان لە هەرێمی کوردستان پێداچوونەوەیان پێکراوە و بوونەتە کتێبی نوێ و کەم و کوڕی و گرفتەکان و هەروەها دیزاینی نوێ بۆ کتێبەکان کراوەتەوە و چەندین کتێبی نوێش خراوەتە بواری خزمەتەوە بە تایبەتیش بۆ ئەم ساڵی خوێندن. ژمارەیە و کتێبانەی کە لە ناوەندەکانی خوێندن دەخوێنرێن و بۆ یەکەمین جارن کتێبی نوێ دەبن ژمارەیەکی زۆرن کابێ بە کورتی کەمەوە هەموو هەنگاوە گرنگانی ناومانن لە بواری بە دیجیتاڵیکردن کاری گەورەمان کردووە. سوودی ڕاستەوخۆمان بە 43,000 گەنجی ئەم نیشتیمانە بە فەرمانی جەنابی سەرۆکوەزیران گەیاندووە کە ئەوانیش بریتی بوو لە مامۆسایانی گرێبەست و گرێبەستەکانیش کراوەتە هەمیشەیی کە ئەمە لە مێژووی وەزارەتی پەروەردە ڕقەمێکی زۆر گەورەیە و هەروەها بێوێنەشە بۆیە بڕیارێکی بێرانەیە و دووبارە دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەتەکەین. پرۆگرامەکانی خوێندن پێداچوونەوەمان پێکردوون، استراتیژیە ڕاهێنانی مامۆسایانماندانا و ئەم بابەتەمان قسە بواری جێبەجێکردنەوە پێوەرماندانا بۆ قوتابخانە نیشتیمانیەکان بۆ قوتابخانە حکومیەکان و بۆ قوتابخانە ناحکومیەکان و هەڵسەنگاندنیشمان بۆ کردوون. قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بۆ یەکەمین جار لەم کابینەیە تێکەڵی ناوەندەکانی خوێندنی حکومیمان کردوون و هەروەها 6,000 قوتابی پەنابەریشمان تێکەڵ کردووە. ڕێژەی نەخوێندەواری لەم کابینەیە بە ڕێژەی لە 108 لەسەر کۆی گشتی هەرێمی کوردستان داوەزیوە و لەگەڵ ئەوەشدا چەندین ناوەندی خوێندن کراونەتە وزەی خۆر و ئەوەشی کە بەلامانەوە گرنگە وەرچەرخانێکی گرنگی دیجیتاڵیمان ئەنجام داوە لە وەزارەتی پەروەردە کە دەتوانم بڵم خاوەنی خزمەتگوزاریەکی بێوێنەی متەکاملین. ئێستاش لەسەر گەورەترین پرۆژە ئیشەکەین کە پرۆژەیەکە بە ناوی قوتابخانەکەم پرۆژەی وانە کارلێکراوەکانە یان ئەوانەی کە وانەی تەفاعولین کە پێوترێن ئینتراکتیڤ لێکچەر بۆ پۆلی 1 و 2 و 3 ئێستا لە کارکردنە تیمەکانی ئێمە لە وەزارەتی پەروەردە بە هەمانجە ڕێکخراوی یونیسێفکار لەم بابەتاکەن. ومێ دەکەین بۆ ساڵی ئایندە ئامادە بێت کە قوتابی بە شێوەیەکی چێژبەخش و بە شێوەیەکی تەفاعولی ئینتراکتیڤ وانەکان لە پلتفۆرمێکی دیجیتاڵی لەبەردەستێ بێت
و خزمەتگوزاری ئەوەی دیکەشمان هەیە کە لە ماوەی ئایندە ڕای بگەێنین لە بواری دیجیتاڵی کە خزمەتگوزاری هەڵسەنگاندنە لە ڕێگەی دروستکردنی ئەپلیکیشنێکەوە کە لە ماوەکانی ئایندە دەیخینە ڕوو هەموو دایک و باوچێک لە چەند بوارێکە ئاگای لە منداڵەکەی بێت لە قوتابخانە حکوومیەکان کە ئەمە سیستمێکی بێوێنەیە ناوازەیە ئاگای لە ئەرکەکانی ڕۆژانە بێ ئاگای لە خشتەی بەشەوانەکانی بێ ئاگای لە نمرەکانی بێ ئاگای لە هەموو ئەو بابەتانە بێت کە لە قوتابخانە وابەستن لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە ئەو کۆدانی کە دەدرێن بە قوتابی بە خێوکاری قوتابەکە دەتوانێت پەیوەندیکی باشتری لەگەڵ ناوەندی خوێندن هەبێت لە ڕێگەی متابعەکردنی مانگانەی منداڵەکانیەوە. ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەو کارە گرنگی کە لە بەردەممان نابوو بیکەین ئەوە بوو کە گلەیی لەسەر باڵەخانەی قوتابخانەکان هەبوو. بەشێک لەو گلەیانە بۆ ئێستا ڕاز بوون بەڵام بۆ کاتی خۆی نەخشەسازی و دیزاینەکان بەو جۆرە بوون کە هەبوون ئەوەندە پێشکەوتو نەبوون بەڵام لەگەڵ ئەو پێشکەوتنی کە ئەمڕۆ دنیای گرتوتەوە بە تایبەتیش لە بواری تەلارسازی و هەروەها لە بواری هەندەسەی مەدەنی و هەندەسەی میکانیکی ئێمە لە وەزارەتی پەروەردە بیرمان لەوە کردەوە کە هەماهەنگی لە یەکەرتی تایبەت کەین بۆ ئەوەی کە بتوانین نەخشەی نوێ و دیزاینی نوێ بۆ باڵەخانەکان دابنین و الحەمدولیلا ئەو سێتە متەکامیلەمان لە ڕووی هەندەسیەوە بە هەماهەنگی لەگە کەرتی تایبەت تەواو کردووە بۆ لەمە دووە ئەو ناوەندانی خوێندنی حکومی کە دروست دەکرێن لە هەرێمی کوردستان و بەردی بناغان بۆ داهەنرێ دەبنە و قوتابخانانە کە بەو نەخشە نوێیانە پاشکەمێککە دەیبینن. دووبارە بەخێر بن سوپاس بۆ میدیاکاران بۆ گەیاندنی پەیامەکان. ئەگە پرسیارتان هەیە من دەگەڕێمەوە وڵاتان پاشتر بەڵام جارە دەبێت ڤیددیۆیەک عرض بکرێ و بەڕێز بەڕێوەبەری گشتی بیناسازیش قساکە دەگەڕێمەوە وڵاتان بەرنامەکەمان وایە. ئێمە بەقەدەر ئەوەی کەمە بەستمانە ئێوە لایڤی ئەوە بگوازنەوە بەقەدەر ئەومە بەسمان نیە لایڤی کۆنگری ڕۆژنامەوانی بمبەخشن بەڵێم بێت ئێمە وڵاتان بەڵام بە بەرنامەکەوەکو خۆی بڕوا ڤیددیۆکان پێشکەش کرێ ئێوەش ببینن پاشتر دەگەڕێمەوە وڵات.
دیزاینی نوێی قوتابخانەکانی دوانزەپۆلی و هەژدەپۆلی وەک جەنابی وەزیر ئاماژەی پێدا بۆ ئەوەیە بۆ لەمە دووە ئەو نەخشانە بەکاربینین لە کاتی دروستکردنی قوتابخانەکانی دوانزەپۆلی و هەژدەپۆلی چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە لایەنی جێبەجێکار دەبیت یان لەلایەن ڕێکخراوە بیانیەکان یان یاخود لەلایەن خێرخواز بیتن و هەروەها ئەو دیزاینە بەکاردێنین بۆ دروستکردنی قوتابخانەکان لە ناو پرۆژە سەکەنیەکان کە جێ شانازیە لە کابینەی نوۆم حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخی بەوە داوە کە گرنگی بۆ ئەوەی بدەین ئەو پرۆژە سەکەنیەکان ئەو قوتابخانەکان دەبی لە ناوی دروست بکرێن گشت پێکاتەکان چگە لە باخچە بیت لە قوتابخانە بیت لە بنەرەتیان لە ئامادەیەکان کە پێشووتر چەندەها پرۆژە کاتی خۆی تەواو نەکرابوون ئیستا بۆ ئەوەی کە ئەو جۆرە پرۆژانە سەکەنیەکان دیسان ئەوانیش دروست بکرێن ئەو جۆرە قوتابخانەکە لەوێ و بۆ ئەوەی کە دانیشتوانی ئەو پرۆژانە سودمەند بن لەو خزمەتگوزاریە بەڕێزان ڕێگە پێمدان بە چەند فڵەکێک وردەکاری ئەم نەخشەکانی دیزاینی هەژدەپۆلی و دوانزەپۆلی بۆ ئێوەی بەڕێز عەرض بکەم. ئەمە پلانی قوتابخانەی هەژدەپۆلیە نهۆمی گران سولۆر وەکە نهۆمی سەردەمی گشتی ڕوبەری کەمترین ڕوبەر بۆ ئەوەی پێویستە بۆ ئەو دروستکردنی ئەم قوتابخانە دەبێت 5,000 متر ڕوبەری زەوی بەنسبەت پێکاتەکانی ئەو قوتابخانەی هەژدەپۆلی بەنسبەت قوتابخانەی هەژدەپۆلی ڕوبەرەکەی کە ئاماژەمان پێکرد کەمترین ڕوبەر لە 5,000 متر کەمتر نەبێت ڕوبەری زەوی ئەکرێتن زیاتریش بیتن طبعا ئەگەر زیاتر بیتن ئەکرێت ئەو کات ڕوبەری زیاتر ئەتوانێن سوودی لێوەرگرین بۆ زیادکردنی ڕێژە سەوزایی بەنسبەت پێکهاتەکان هەژدەپۆلی وەک دیارە هەژدەپۆلە وەک لە نەخشەکە دیارە دیسان جەناحی ئەومان هەیە جەناحی ئیدارەمان هەیە پێکهاتەکانی ئیدارەمان هەیە دیسان لە طابقی ئەرضی باڵێن نۆ پۆلمان هەیە دیسان ئەوشمان هەیە ینی مەسخەرێکی گەورەمان هەیە ئەوەی کە زیاد کرا لەو دیزاینەی لەگەڵ دیزاینی کۆنەکان ئەوەیە کە ڕێڕەوی مەمەڕەکان یان بڵێن پانی مەمەڕەکان کرا بە 5 متر بۆ ئەوەی قوتابیەکان لە کاتی چوونە ژوورەوە یان هاتنە دەرەوە یان یا کاتی ڕێست هەبێتن بینی وانەکان بتوانن سوود لەو ڕوبەرە وەربگرن بەنسبەت ڕوبەرەکان بەگشتی ڕوبەری پۆل پێوانەکەی 6 بە 8 مترە واتە 48 متر دووجار واتە ئەگەر ئەمە باسی ڕێژەی ستاندار بکەین قوتابی متر و 25 بۆ متر و نیو ڕوبەری پێویست بە هەر قوتابیەکە دانیشیتن ئەکاتە نزیکەی 30 قوتابی لە هەر پۆلێکدا دیسان ئەمە هەمانە لە طابقی ئەرضی وەک ئەمەژەم پێدا جەناحی ئیدارەمان هەیە و مەغزنێکیشمان هەیە و دیسان ئەوەشمان دەبیتن بەنسبەت ئەو دەستەکان 12 ئەو دەست لە طابقی ئەرضیمان هەیە دوو ئەو دەستیش دروست کراوە بۆ خاوەن پێدەوەی تایبەتەکان لە هەر دوو ڕەنگە بەنسبەت نهۆمی یەکەم هەروەک ئاماژە پێمدا ڕوبەری زەویەکەی لە نهۆمی یەکەم 1800 متر دووجارە دیسان نۆ پۆل لە طابقی سەرمان هەیە و هەروەها ژمارەی ئەو دەستەکانیش 12 ئەو دەستمان هەیە دیسان لە طابقی سەری ئەوەشمان هەیە وەک دیارە ئەوەمان هەیە هۆڵی مەڵتیپێرپس یاکان هۆڵەکان کە دەتوانی بوو زۆر شت بەکاری بێنیتن ئەویش بە ڕوبەری نزیکەی 190 متر دووجارە ڕێژەی سەوزایی بەنسبەت ئەو قوتابخانەی هەژدەپۆلی ڕێژەی سەوزایی تقریبا کەمترین ڕێژەی سەوزایی دەکاتە 27 لە سەد ئەوە ئەو کاتی کە ئەمە 5,000 مترمان بەکارهێنا زەوی ئەگەر زەوی زیاتر بوو ئەکرێتن زیاتر سوود لە ئەو زەویەوە بگرین بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی دەبێت زیاد بکرێت
بالنسبه لقوتابخانه دوانزە پۆلی دیسان کەمترین ڕووبەر کە داوانەوە بۆ ئەوەی قوتابخانە دروست بکرێت لەسەر ڕووبەری زەوی 5000 متر کەمتر نەبیتن ڕووبەری بینا لە نهۆمی گراند فلۆر وەکە نهۆمی سەرزەوی دەکاتە 1380 متر دووجار دیسان لێرە وا دەبیتن جەناحی ئیدارەمان بەجیا هەیە و هەروەها مختبراتیشمان هەیە مختبراتی کیمیامان هەیە فیزیامان هەیە مختبری بایۆلۆژی مختبری کۆمپیوتەرمان هەیە لەگەڵ ژووری تەندروستیشمان دەبیتن کە ئەوە لەگەڵ جەناحی ئیدارەیە و هەروەها 5 پۆلی خوێندنمان هەبێت لە فابریکەی ئەڵقی لەگەڵ ئاودەستەکان دیسان کە ژمارەی ئاودەستەکان 16 هەشت لە خوارێ دو ئاودەستیش وەک ئەمەژەم پێنجا پێشتر بۆ ئەوەیە خاوەن پێدەویستی تایبەت و هەروەها کافتریاشمان دەبیتن بە ڕووبەری نزیکەی 100 متر دووجار بالنسبة نهومي يكام تكملي پولەکانمان دەبیتن کە دەبیتە 7 پۆل لە طابقی سەرێ لەگەڵ هۆڵی ماڵتی پێرفس کە ئەویش هۆڵەکە بە نزیکەی 190 متر دووجارە ڕووبەری طابقی دووەم ئەوە دەکاتە 1500 متر دووجار بە هەمان شێوە پانی مامەڕەکانیش ئەویش 5 مەترەوە ئاماژەم پێنجە بۆ ئەوەی قوتابی بتوانێت سۆ زیاتر لێوە بگریت خاڵی گرنگ ئەوەیە لە طابقی دووەم لە هەر دیزاینی 18 پۆلی 12 پۆلی پەرتوخانەمان هەیە کە جێگای پەرتوخانەکەمان بە شێوەیەکماندانە یعنی بەرامبەر ڕووبەری فراوانەکەیە یعنی وەتا بەرامبەر سەوزاییەکەیە کە قوتابی کاتی کە دانیشیتن و بتوانیتن لۆ ئەوەی بچیتن لە ئەو پەرتوخانە دانیشیتن سود لەو مەنزەرە وەربگریتن و بتوانیت بەهێمنی ئەو خوێندنی خۆی بکاتن ئەوە سامپڵەکە لە بۆ ژووری پول وەتا کلاسڕۆم هەوڵماندایە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی مودرێن دیزاین بکرێتن ڕووپۆشی بۆیاغی دیوارەکان بە ئەوەی دەدیتن بە ڕساسی دەدیتن سەقفی پۆلەکە سەڵان ئەوە دەبیت بە ڕەنگی سپی دیوارەکان ئەف سپیە لەگەڵ کاشیەکان دەکاتە ڕساسی دەرگاکانیش بە هەمان شێوە ڕساسیە ئەوەش ژووری ئەوەیە ژووری وێنەکێشانە ئەماش مختبەری زانستە مختبەری کیمیا بۆ ئەفاوش مختبەری زانستە کە ڕووبەرەکان لە 50 متر دووجار کەمتر نەبن ئەو مختبەری کیمیایە ئەوەش سامپڵی کافتریا کە ئامادە پێنجا لە 100 متر کەمتر نەبن ئەوەش ژووری جەناحی ئیدارەیە ئەوەیە کە ئامادە پێنجا لە مەکتەبە یان پەرتوخانە خاڵی گرنگ کە لێرە زیادمان کرد لەو دیزاینە نوێیەکان ئەویش سیستەمی وزەی خۆرە سیستەمی وزەی خۆر بۆ ئەوەی کە سوود وەربگرین لە وزەی خۆر و بارگرانیش کەمتر بکەین لەسەر شەبەکەی کارەبای وەطنی طبعا ئەمە لێرە سێ جۆرمان هەیە لە سیستەمی وزەی خۆر 10 کیلۆواتیمان هەیە 20 کیلۆواتیمان هەیە 30 کیلۆواتیمان هەیە ئەوەی کە پەسەند بەکاری دەینین بۆ دیڤین 12 پۆلی 18 پۆلی 20 کیلۆواتیە و 30 کیلۆواتیە واتە ئەتوانین دابین بکەین بەو سیستەمە نزیکەی ئەگەر 20 کیلۆواتی بێت ئەتوانین 900 ئەمپێر دابین بکەن لە قوتابخانەکە ئەگەر 30 کیلۆواتی بیتن دەڕواتە نزیکەی 135 ئەمپێر بۆ دابینکردنی کارەبا بۆ ئەو قوتابخانەکان بە سیستەمی هایبرید یعنی ئەتوانین بە خاتری بەکاربێنین ئەتوانینیش سوود لە وزەی ئەوەی با بڵێن کارەبای ڕئیسیش وەربگرین لەو کات ئەوەش دیزاینی ئەوەیە کە پێشان دەدا قوتابخانەکان کە بە شێوەی هەیکەلی دروست دەکرێت کە پێشان بە شێوازی بێرینگ وۆڵ بوو تەنها دیوارەکان بوون بەڵام ئێستا بەو شێوازە ئەو شێوازی هەیکەلیەکە هەمووی بە دینگە دەکرێتن
لپیش هەموو شتێکیش پێشی ئەو دیوانە دروست بکرێتن طبعا ئەمە تێستی خاکمان هەیە دەبێت تێستی خاک وەربگیرێتن چونکە لەوانەیە خاک لە هەر شارێک بۆ شارێکی تر ئەوە بیتن جیاوازی هەبێتن بۆیە تێستی خاک زۆر ضرورە وەربگیرێتن. ئێستاش داوا لە بەڕێوەبەری گشتی بیناسازی ئەندازیار زێوەر سابەر حەبیبەکەین لەگەڵ بەڕێز کاک نەریمان محەممەد ناسر نوێنەری نووسنگەی سنتەر دیزاین بۆ واژووکردنی یاداشتێکی لێکتێگەشتن لە نێوان وەزارەتی پەروەردە و نووسنگەی سنتەر دیزاین بفەرمونون بۆ سەر ستەیج. کاک نەریمان بفەرمێت. ئینتەرناشنال ساڵنامەی خۆی هەیە ڕەزامەندی وەزارەتی پەروەردەیان هەیە و بە جۆرەی یاساش ئەوان بە جۆرەیەوە ساڵنامەی خۆیانەوە قوتابخانە ناحکومی ئینتەرناشناڵەکان و حتا قوتابخانەی حکومی ئینتەرناشناڵیش بۆ نمونە ساویس قوتابخانەیەکی حکومیە بەڵام ئیدارەدانی لە بە هاوبەشیەکرێ ئەوانی ژەمڕۆ دەستیان کردو بەداوام ئەوە بۆ قوتابخانەی ئینتەرناشناڵە لەبەرەوەی مەنهەجیان جیاوازە تاقیکردنەوەیان و هەروەها پرۆگرامەکان و کاتی داوامیان جیاواز. فەرمووت بەسەر چەوت دانە دانە بەسەر چەوت فەرمووت. من لێرەش دووبارە یەکەمەوە ئێمە 139 قوتابخانەی سێداوامیمانە بۆ توانیمانە ئێستا و ژمارەیەکەم بکەینەوە بۆ 11 قوتابخانە تا ئێستا 155 بینایی نوێ خراوەتە بواری خزمەتەوە هەتا مانجی 9 کۆتایی دێ تا کۆتایی دا 42 باڵەخانەی دیکە لە هەرێمی کوردستان لە زاخۆ لە هەڵەبجە لە گەربیان سلێمانی هەولێر تەواو بن لە دوای ئەوەشەوە پرۆژەی دیکە هەیە بەڵام 42 باڵەخانەی دیکەش تقریبا نزیکە بینەوە لە 194 تا 195 باڵەخانە کە تاوانجیدا خراورەتە بواری خزمەتەوە. خاڵی ئەخیری پرسیارەکەت سەبارەت بە سیستمی سۆلار بوو بەڵێ ئەو قوتابخانانەی بە دیزاینی نوێ دروست دەکرێن لە کاتی پرۆسەی تەندەرینە سیستمی وزەی خۆر یەکێکە بێت لە خاڵەکانی ناو تەندەر و پێویستە بە جۆرەی ئەوەی کە کاکزێوەر عەرزی کردن دەمەوێت بە کورتی پێتان بڵم ئەو پرۆژەیە بۆ خاوەن پێداویستی تایبەتە گونجێ لە ڕووی مشتەمەلات و هەروە لە ڕووی ڕێڕە و هاتوچۆکانەوە ئەوە 4 بوختەبەری تایە کتێبخانەی تایە ژووری ئیدارەیە 18 پۆلە کە ئەمانە پێداویستەکانن هۆڵی تاقیکردنەوەکانە یان هۆڵی کۆبوونەوەی دایکان و باوکانە یاریگای وەرزشیە هەموو ئەو بابەتانی کە پێویستە ئیزافەتەن بۆ سیستمی وزەی خۆر لە ناو پێکهاتە تازانەی نەخشەنوێکان بەردەستە بێت. فەرموو بەڕێز. کوێ؟ زوم فەرموو.
وڵام با پرسیاری یەکەمت وەڵام دەمەوە سپاس بابەتی موچە هەمووتان نەزانن لە لای بەغدا و ئێساش ئەو تەخیرکردن و ماتەڵەکردن لەلایەن حکوومەتی فیدرالیەوە ڕوودا بۆیە ئێمەش پشتیوانی فەرمانبەران لە حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی فەرمانبەران و پشتیوانی مامۆستایانی خۆمانی بەڵام ئەو جیهەتەی کابێ هەمومان ڕێیت و ڕووی تێ بکەین و داوای لێ بکەین دادپەروەری بەجێبێنێ حەقی خەڵکی کوردستان نەخوا حکوومەتی فیدرالیە هەمومان هاوڕاین لەسەرەوەی ئێمەش بەرگریکاری مافەکانی مامۆستایان و فەرمانبەرانی و من نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە ڕۆژەش نمونەیەکم باس کرد لە راپۆرتی دیوانی ڕقابەی مالی ئیتیحادی نووسراوە نزیکی 9000 مامۆستا لە کەرکووک موچە وەرەگرن وەزارەتی دارایی عێراق وتووی بیبڕن تەوزیحمان بۆ ناردوونمان چۆن ئێوە بڕیاری بڕینی 9000 موچەی 9000 مامۆستا ئەدەن ئەمە لە ساڵی 2030 ئەمە پەروەردەی کوردیمان لە کەرکووکێ 532 قوتابخانە و باخچەمان هەیە بۆیە هەندێک جار بەداخەوە هەندێک جار لەوەی کە دۆخەکە بە تەواوەتی بۆ خەڵک ڕوون نابێتەوە لە نێوان لێدوانی لێرە و لەوێ دش بە حکوومەتی هەرێمی کوردستان چاواشەکاری ئەکرێ وێنە ڕاستەقینەکە ول ئەکرێ بەڵام ئێمەش بەرگریکاری مافی مامۆستایانی خۆمانین بەرگریکاری مافی فەرمانبەرانی خۆمانین و ئەو جیهەتەی کابێ هەمومان فشاری لێ بکەین و داوای حەقی خۆمان بکەین مافی خۆمان حکوومەتی فیدرالە کە ناکرێ لەسەرەوەی تێبینیت هەبێ بۆ ئەوەندە مامۆستا لە کەرکووکە ئەوەندە مامۆستا لە کەرکووک 532 قوتابخانەیان هەیە ئەوانە مامۆستان دەرسەڵێنەوە خزمەت بە منداڵانی کەرکووکەکە ئێمە شانازیان پێوەکەین ئێوە بێن لە بەغدا تێبینیتان لەسەر ئەمە هەبێ ئەمە بکەنە گرفت لە ڕۆژی شکە بابەتی شکە بکەنە گرفت قائمە ئێمە وازەحە وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی خۆی داوە بۆیە دەتوانم بە جەنابەت بڵێم هەمومان لەبەرەی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانین بەڵام نابێت ئەم بابەتە بەلاڕێیەکی دیکە بڕوا هەمومان دەبێت ڕوومان لە بەغدا بێ کە مستحقاتی خەڵکی هەرێمی کوردستان بە گوێرەی یاسا بە دادپەروەرانە دابین بکەین فەرموو با تەوزیحێک بۆ جەنابەت بدەم ئەویش بەشێکە لەو هەڵمەتەی کە ڕاستی بە لاڕێیابرێ بە ڕاستی ئەو نووسراوی جەنابەت باسەکەی وابزانم هی 14 حەوت نەکی هەفتەی پێش واژۆی بەڕێز تەیب سامی نووسراوی کردووە جوابی پەرلەمانتارێکی داوەتەوە لە 4/8 و ناردوێتی بۆ ئەمانەی عامی مەجلیسی وزەرا نووسراوەکەشم لەلایە ئەتوانم بیدەم بە هەمووتە ڕقەمەکەی زۆر دوور و درێژە 1357 شتێکەوە ئەمزانم ئەلە بابەتەیە بەس لە 4/8 دەڵێ ئێمە مامۆسایانی وانەبێژی هەرێمی کوردستان نەدەتوانین تەعینیان کەین نەتوانین عەقدیان بکەین ئەوە نوێترین نووسراویانە لە 4/8 ئەمە لە کاتێکە من بۆ خۆم لیستەکانم بردووە چوومەتە لای بەڕێز سەرۆکوەزیران بۆ چوومەتە لای وەزیری پەروەردەی عێراق یەکەم کەس بووم کە ڕۆشتمە و لیستانم بردووە لە ناوەکانمان بۆ ناردوون بە تاریخی 23/4 بەڕێوەبەرایەتی گشتی ژمێرکاری وەزارەتی پەروەردە ئەو نووسراوەی کە ئەو بەڕێزانە دەڵێن لە لامان نییە ناردووە بۆ دائیرەی مدیری عامەی محاسبە لە بەغدا کە تەسلیمیانیان کردوون لە 23 بۆ معلوماتی جەنابیشت لەبەر چاوی وەفدی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوە لەگەڵ بەڕێز محەممەد تەمیم کە جێگری سەرۆک وەزیرانی عێراقی فیدراڵ و وەزیری پلاندانانە بە سیدی و بە قایمە نووسراوەکەشیان نابوونێ و ناوەکانیشان دابوون بۆیە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی گوێرانەی بۆ گەنجانەی نیشتیمانەدا
و هەمویانی دڵخۆش کرد ئەوە بڕیارەکەش بڕیارێکی زۆر مێژوویە هیچ شتێک لە گرنگجی و بڕیارە مێژوویە کەم ناکاتەوە جەختەکەمەوە گرنگجیدان بە پێگەی مامۆستا ڤیژنی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 43,000 مامۆستا ڕاستەوخۆ لە بڕیاری جەنابی کاک مەسرور سوودمەند بوون بەس لە وەزارەتی پەروەردە 5,088 مامۆستای گرێبەستی کردوتە هەمیشەیی لەم کابینەیە 38,000 مامۆستای وانەبێژی کردوتە فەرمی جەنابیان ئەم بڕیارە گرنگانەی جەنابیان بوژانەوە بۆ کەرتی پەروەردە ئێمە سوپاس یەکەین پاڵپشتین و دەستخۆشی لێ یەکەین بۆ بڕیارە گرنگی کە داوێتی بۆیە ئەوەی کە کراوە خاڵێکی گرنگە پێویستە هەموو لایەک پێی خۆشێ بەڕاستی پێویستە هەموو لایەک پێشوازی بکە ئەو گەنجانە لە ڕووی دەرونیەوە ئاسوودەن و گڕوتینێکی دیکەیان هەیە و ئەمە جەنابی سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوە بەو نوێنەرە بەڕێزانەی وتی ئێمە هیچ منەتێک نییە لەسەریەوە واجبی ئێمەیە و پێویستە خزمەتتانکە و منیش خۆم بە خزمەتکاری و خەڵکە ئازانمەوەی پێم بکرێ بۆتانەکەم و بەڵێنی خۆشی بەجێهێنا 28/8 جەنابی سەرۆکوەزیران واژۆی لەسەر کرد بۆ بەگرێبەزبوونیان و ئێمەش ئێستا خەریکە ڕێکارەکانین بۆیە بەڕاستی هەچ قسەیەکی دیکە لێرە لەوێ دەکرێت بۆ ئێمە هەدەفەکە ئەوەیە مامۆسایانی وانەبێژ ئاسوودە بن و تەنها جەنابی سەرۆکوەزیران ئەو کاری بۆ کردن ئەمە سوپاسیەکەین دەستخۆشی لێ یەکەین و ئیتر مستحقاتی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستی لە لای بەغدایە ئێمە لەو هەوڵانەی خۆشمان ناوەستین کە لە ئایندە ئەو پرۆسەی بە عەقد بوونەی مامۆسایانی وانەبێژیش پێشتریش داوامان کردووە خۆمان چوونەتە بەغدا بۆی وە کۆبوونەوەمان کردووە بۆیە کە ئەوانە تەخسیسی مالیان بۆ بکرێ ئێمە بۆ تەخسیسی مالی داوامان کردو بۆ فەرمانی بەگرێبەزبوون داوامان لێ نەکردوون چونکە ئەو فەرمانە پەیوەندی بە خۆمانەوە هەیە و لێرە ئێمە فەرمانەکەمان دەرکردو وەیە دووبارە پیرۆزباییان لێ یەکەم هیوادارم دەروونێکی ئارامیان هەبێ بەڵام ئەوە ڕاستی بابەتەکە بوو فەرموو کاکیوە بەڵێ ئێمە قسەمان لەگەڵ ژمارەیەک لەو بە ڕێزانە هاتوون بۆ لای ئێمە مولزەم بووین بەوەی کە ئەوەی ناوی لە سیستم هەیە و ئەوەی بەردەوام بۆ لە پرۆسەی وانەبێژی فعلەن خەڵکێک هەیە مەسەلەن 6 ساڵ 7 ساڵ پێشێستا هەر پێشم کابینەیەش بۆ نمونە وانەبێژ بۆ بەڵام وازی هێناوە یان مامۆسا چۆتە شوێنی یان بەوەی پرۆسەی بەناوبوونە و ئەو حاڵەتانە لەو کارە نەماوە دابڕاوە ئێمە قسەمان لەگە کردوون و پێشماوتون کە پرۆسەی داهاتوومانەوەیە کە ئێمە داتای ئەوانەش کۆکەینەوە ئەو لەوێتیش دەدەینە ئەو بەڕێزانە لە هەر لە جێگەدانان لە هەر پێداویستیشی دیکە کە لە ئایندە لە وەزارەتی پەروەردە داوا ئاکرێت هەرچیمان پێ بکرێ بۆ خزمەتی ئەو گەنجانی خۆمان درێغیان لێ ناکرێت فەرموو بەڕێزان وەڵاهی بابەتەکە بابەتێکی گرنگەوەی کە جەنابەت باسیەکەی کاتێک هەڵسەنگاندن بۆ هەر سێکتەرێکە کرێ بێت ظروفی ذاتی و ظروفی مۆزوعیە و سێکتەرە بخوێنرێتەوە دیقەت بدەن ئێمە لەم کابینەیە تووشی کۆرۆنا بووین تووشی لێکەوتەکانی کۆرۆنا بووین لێکەوتەکانی لێکەوتەی تەندروستی بوون ئابووری بوون دارایی بوون و هەروەها کۆمەڵایەتیش بوون بەڕاستی لە هەموو بوارەکان لێکەوتەی هەبوو لەگەڵ ئەوەیە چەندین مانگ تووشیەوە بووین و چەند ساڵێکیش تووشیەوە بووین کە بەغداد مستحقاتی هەرێمی کوردستانی نانە ئەو دەرفەتەی کە ئەو کاتە نەوتە هات ڕۆشتە دەرەوە هەرێمی کوردستان نەوت تێفرۆشت بە داهاتی نەوت و بە داهاتی ناوخۆ بوو چادرا بە تایبەتیش لە ساڵی 2022 پاشان کە ئەو گرفتانە هاتنە پێش بۆ هەرێمی کوردستان و فشارێکی زۆری ئابووری ڕوبەڕووی هەرێمی کوردستان کرایەوە
لە ناو هەموو ئەم دۆخە ئەم ئینجازە گەورانە بەدەست هاتوون. بە قسەکردن ئاسانە بەڵام کردارەکان گرنگە. دەی حوتی 2019 جەنابی سەرۆکوەزیرانی پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندنەکەی پێداچوونەوەمان پیا کردومانەتە کردەوە. فەرمانەکان کارنامەکان ڕوئیاکانمان کردوتەکردنەوە. وتی گرنگی بەوە دەین سێکتەرەکانی حکومەت بە دیجیتالی بکەین. هەموویمان کردو لە وەزارەتی پەروەردە. جەنابیان ئاماژەی بۆ داوتی قوتابخانە و ئاوایی نوێ لە شوێنەکان دروستەکەین. حتا ئێستا لەگەڵ جەنابەت قساکەمە تا ئەگەینە کۆتایی مانجی 1995 قوتابخانە لەم کابینەیە کراوە بودجێ حکومەت دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان پەرەپێدانی پارێزگاکان خۆبەخشەکان بەخشەرەکان ڕێکخراوە ناوخۆیی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەماهەنگیمان کردووە توانیمانە کردی تایبەتیش ڕابکێشین دەستباری حکومەتی هەرێمی کوردستان بێ ئەمەش خاڵێکی گرنگە. پێداویستێکی تا ڕادەیەک باش بۆ ناوەندەکانی خوێندن داوین کراوە کەم و کوڕیمان هەیە بەڵێ ئێمە خۆمان دەڵێن هێشتا ماوەمانە چاومان زۆر زیاتر لەوەیە کە خزمەتێکی زۆر زیاتری کەرتی پەروەردە بکەین بەڵام بە فعلی ئەوانەمان کردووە. جەنابی سەرۆکوەزیران لە کارنامەکەی ئاماژەی بۆ داوتی ئاستی قوتابخانە حکومیەکان بەرزەکەینەوە بە فعلی لەم کابینێ ئاستی قوتابخانە حکومیەکانمان بەرز کردوت. دەتوانم پێ بڵم قوتابخانەی حکومی و قوتابخانەی ناحکومی بەیەی خۆمان نەزانین چونکە هەمووی منداڵی ئەم وڵاتەی تیا خوێنێ بەڵام دەتوانم بە فعلی پێت بڵێم ئێستا ئاستی ڕێژەی دەرچوون لە قوتابخانە حکومیەکان بەرزترێکە لە قوتابخانە ناحکومیەکانیش. ئەمە و بەڵێنانە بوون کە جەنابی سەرۆکوەزیران وتونی و ئێمە جێبەجێمان کردوون لە کارنامەی خۆمانە بەڵام دەمەوێت بە سەراحەتیش بیڵم. ئەو ڕۆژەش وتم بەبێ مەدەحکردن پشتیوانی هەر یەکێک لەم کارانە خودی جەنابی سەرۆکی حکومەت بوو. لە ئەزمە هەرە قوڵەکانە هەرە ناخۆشەکانە چاوی لەسەر کەرتی پەروەردە بوو. تەنها لە یەک ساڵە بایی 20 میلیارد دینار پێداویستی بۆ ناوەندەکانی خوێندن داوین کردو. ئێستا لەگەڵ جەنابەت قساکەم گرفتی داراییمان هەیە لەم وڵاتەیە بەڵام نزیکەی 25 میلیارد دیناری تەرخان کردو بۆ تەبعی کتێب. سەتی ئەو کتێبانەی کە ئەم ساڵ ناردوومانن بۆ تەبعکردون ئێستا لە ناو هەرێمی کوردستانن تەوزیع کراون بەسەر کۆگاکانە هێشتا داوامی خوێندن دەستی پێ نەکردوێت. ئەمە هەمووی گرنجیدان و بەرنامە و ئەو پلانانە بووە کە جەنابی سەرۆکی حکومەت هەی بووە. بۆیە ئێمە نابێ ئەم ڕاستیە نەڵێین کە بەڕێزیان پشتیوانێکی سەرەکی پرۆسەی پەروەردە و فێرکاری بۆ لە هەرێمی کوردستان ئەگەر دۆخەکەمان ناجۆر نەبووایە ئەم تەنگەژانەی کۆرۆنا و لێکەوتەکانی ئەوانە دڵنیام شتی باشەکرا بەڵام بشزانن نەتەسلیم بووین نەوەستاین نە پرۆسەی خوێندن لە کوردستانە بە تەواوەتی پەچیکە و ئەو قەیرانە داراییە ژوێر ڕای هەموو ئەوانە ئەتوانین ئێستا بەڕوێکی سوورۆ بە خەڵک بڵین ئێمە کارمان کردووە ئینجازاتمان هەیە لە کەرتی پەروەردە بەردی بناغەی سیستمێکی پەروەردەییمان داناوە ڕەنگە لە ئێستا بە تەواوەتی هەستی پێ نەکەی. منداڵی جەنابەت لە قوتابخانەیە بۆ قوتابخانەیە کە بیگوێزیتەوە یەک کلیژی پێویست بوو 15 بۆ 20 ڕۆژ بۆ 25 ڕۆژ ئەگەر لە پەروەردەی پێنجێنەوە لە قوتابخانەیەک بدویستە بڕوانامەکەت بکەیت تەرجەمە بکەیت بۆ زمانی ئینگلیزی دەبوایە بچووتە قوتابخانە لە قوتابخانە بۆ پەروەردە لە پەروەردەوە بەهاتیتە بۆ محافەزەی سلێمانی بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی دوایی لەوێ کتابەکە و بەدەست بێنە بۆ وەزارەت. ئێستا لە قوتابخانەکەی خۆتەوە بە کلیچێک ناوەکەتە نێرن دەرەجەکانتە نێرن لێرە تەرجەمەی ئینگلیزی و عەرەبیەکرێت بە 6 دقە بۆشی دەکەین بە کتاب و حازرە وەرە بیبەرەوە. ئەمە و خزمەتگوزارە دیجیتاڵیانن کە کردومانن پەرەمان بە تواناکانی مامۆسایان داوە ڕاهێنانێکی بەردەواممان کردو بەڵام نەتایجی ئەمانە کاتی ئێوێ تا دەرەکەوێت. تێستی 100 مامۆسامان کرد لەوەی کە چی دەزانن لە میتۆدەکانی وانەوتنەوەی هاوچەرخ. ئاستەکە لە ڕجێگەی ڕەزامەندی ئەوە نەبوو. دوا ئەوەی کە خولێکی ڕاهێنان و چڕ و پڕمان پێکردن ڕێژەکە لە 100 تا 2.7ەوە بەرز بووە بۆ 74 ئەندازەی کاریگەریک. ئێستا ئێمە لەسەر ئەو ڕیتمار بەڵام هەموو ئەم ئیشانەش کاتی پێویستە تا نەتایجەکانی دەرکەوێت. لەناو هەموو ئەو ئەزمەیە ئێمە 468 ژووری نوێی خوێندنمان دروست کردووە. ساڵانە 15,000 منداڵ لەم وڵاتە زیادەکا بۆ تۆمارکردن و ئیلتیحاقکردن بە قوتابخانەکانەوە. ئەگەر 195 قوتابخانە دروست نەکرایە ئەگەر 1670 قوتابخانە نوۆژن نەکرایەتەوە ئەگەر 468 ژووری نوێ دروست نەکرایە ئەوانی دیکەش ئێستا لە پلانین کە ژووری دیکە دروستکەین حتمما ئەم جێگەیە ئەم شوێنە بوو هەموو ئەم قوتابیانە نەدەبوو کە ئێستا لە کوردستانە ماومانە باشیکەین ماومانە باشتریکەین بەڵە بە دڵنیایی ماومانە بەڵام ڕێچکەڕەیەکمان گرتووە قابلی ڕەغنەشین زۆر بەلامانەوە ئاساییە
ڕخنەشمان لێ گیراوە بەستنێکی فراوانەوە ڕخنەی بنیادەرمان وەرگرتووە لە شوێنێک گرفتێک گەبوو بێ بە دوواداچوونمان کردووە بەڵام لە پاڵەوە دەمەیە بە جەنابتان بڵم کاری استراتیژی گرنگ کراوە گرنگە پێوە بۆ قوتابخانەکانی خۆت دابنی هەڵسەنگاندنیان بۆ بکەین کە ئێمە بزانین مندا قوتابخانەکانمان لە چه ئاسێکا و چۆن پشتیوانیان کەین گرنگە پێداچوونەوە بۆ هەموو پرۆگرامی خوێندم بکەی ئەو ڕۆژە ژووتم پارەی ئەو مایکەمان نەداوە بە هیچ عەقدێک بڕواتان بێ کتێبی زانستی پۆلی چواری ئەمساڵ بڕۆن بیخوێننەوە ئەگەر کۆمپانیا ئەوروپیەکانیش هەر ئەویان ئینتاج نەکردبوو دوای وەرنگلەی لە ممکن بابەتی زانستەکان بابەتەکانی دیکە ئەوەی کە لە توانامانە بۆ توانان نیشتیمانیەکان خۆبەخشانە پێشمەرگە ئاسا هەوڵمانداوە کە ئەم گۆڕانکاریانە بکەین بەڵام بە شێوەیەکی زانستی بەوەی کە ئێمە ئەمانەوێت ئامانجمانەوەیە چ جۆرە قوتابیەک دروست بکەین یا چ جۆرە قوتابیەک چ کارامەی و چ بەهایەکی لەلا بچێنین بۆیە ئەم کارانەی لە پرۆگرامەکان کراون لە استراتیژی ڕاهێنان کراون لە هەڵسەنگاندنی قوتابخانەکان کراون لە بە دیجیتالکردن کراون لە گەڕانەوەی 32,000 منداڵی دابڕاو بە هاوکاری ڕێکخراوەکان و گەڕانەوەیان بۆ ناوەندەکانی خوێندن دابەزینی ڕێژەی نەخوێندەواری لە 24% بۆ 16% دابەزینی بە ڕێژەی 8% ئەمانە کاری گرنگ و استراتیژین اینجا ئەوەی دیکەش پێویستی بە هاوکاری هەموو لایەکەیە ئەگەر دۆخی دارایە وڵاتە باش بێ حتمما کاری باشتریش دەکرێت و پرۆژەی گرنگتریش هەیە ئێمە هەموو بابەتەکانمان وابەستە نەکردو بە تەنگەژە و بە ئەزمەکانەوە بڵێن لەبەرەوەی تەنگەژەیە هیچمان نەکردو دوای 4 ساڵ و دوای تەوابوونی کابینەکە پێمان نەوتون وەڵی لەبەرەوەی ئەزمە بوو لەبەرەوەی قەیران بوو لەبەرەوەی کۆرۆنا بوو ئێمە هیچمان نەکرد پێتان دەڵێن 500 عنوانی کتێبمان چاپ کردو پێتان دەڵێن ڕاهێنانمان بۆ مامۆسایان دەستەبەر کردووە پێتان دەڵێن هەڵسەنگاندنمان بۆ قوتابخانەکان کردووە پێتان دەڵێن هەموو کەرتی پەروەردەمان کردووەتە دیجیتاڵی نەهاتوین بڵێن ئەمانە بیانون و هیچمان نەکرد بەڵام ئەمانەش کاریگەری خۆیانە بۆ خۆگەرە و دۆخانە نەبووە دڵنیا بن کاری باشترەکرا شتی باشترەکرا پشتیوانی ئەم بابەتە جەنابی سەرۆکی حکوومەت بووە بەڕێزەکان بۆ لە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرە گشتیەکان ڕاوێژکارەکان بەڕێوەبەری گشتی پارێزگاکان و هەروەها بەڕێوەبەری پەروەردەکان سەرپەرشتیارەکان مامۆستا بەڕێزەکان جاری وا هەبوو بیرۆکەیەکی مامۆستا بۆ ئێمەی ناردووە ئێمە سوودمان لێ وەرگرتووە کردومانەتە پرۆژەیەکی گرنگ و گەورە لە وەزارەتی پەروەردە کارمان کردووە تەواسوڵێکی بەردەواممان لەگەڵ شەریحەی مامۆستایانە هەیە بۆ ئەوەی جۆ لە ڕەهنەکانیان بگرین جۆ لە تێبینیەکانیان بگرین و هەروەها جۆ لە پێشنیارەکانیشان بگرین بە دڵنیاییش سوودی زۆرمان لەمانە بینیوە ئەوانەی کە ئایانەوێ خزمەتی ئەم وڵاتە بکەن بە ڕێچکەی ئیداری خۆیان یا بە ڕێچکەی دۆستانی خۆیان ڕەخنەشیان بۆ ناردوین پێشنیاریشان بۆ ناردوین و هەروەها سەرنج و تێبینی خۆشیان بۆ ناردوین و ئێمە سوودیشمان لێوەگرتووە دنیایەک سوپاسیانەکەین و مەمنونیانی آخر پرسیار فەرمووی شوي اسمع تفضل تفضل إذا ممكن معالي الوزير فقط بريفنج سريع حول استعدادات وزارة الموقرة لاستقبال العام الدراسي الجديد 24/25 وكذلك الإجراءات التي من الممكن أن تتخذها لمواجهة جذر القروض الذي أعلن عنه عن أنه ربما سيسبب جائحة. جائحة القروض متعلقة بوزارة الصحة، احنا بدنا ننتظر تعليمات وزارة الصحة في حكومة إقليم كردستان العراق، بس حسب توقعاتي وحسب قراءتي للوضع ما يتأثر على الوضع بشكل جذري عشان وضع الدراسة في إقليم كردستان. مسألة الاستعدادات للعام الدراسي الجديد، وزارة التربية بدأت بمجموعة من الخطوات بطبع الكتب الدراسية جاهزة وفي مخازن وزارة التربية في إقليم كردستان، وبأمر من رئيس الوزراء تم تحويله وجعل أكثر من 38,000 من المحاضرين إلى عقود دائمين على ملاك وزارة التربية في حكومة إقليم كردستان، وبلشنا بخطوات مهمة وممكن بنهاية الأسبوع أو الأسبوع الجاي رح نقعد اجتماع مجلس وزارة التربية لتحديد أول يوم للعام الدراسي الجديد في إقليم كردستان إن شاء الله. شكرا حبيبي. سپاس. بالنسبة أو ديزاينر كاني خماني نوع ديزايني درست كدني قطابخانة كاني دوان زابولي وهجدة بولي أو ديزاينر بس باسيا وديزاين كرا للايان نويسينجي راوشكاري عند دياري سنتر ديزاين وهروها وردبين كرا للايان نويسينجي راوشكاري عند دياري
سمارت هاوس بە هەماهنگگی لەگەل ئەندازیارەکانی بیناسازی بەریبەردەگەشتی بیناسازی وەزارەتی پەروەردە و هەر بەها بە هاوکاری ئەندازیارەکانی بیناسازی بەریبەراتی گشتی هەولێر. ئەو دوو نەخشەی دیزاینەکانی 12 پۆلی و 18 پۆلی بەکار دەهێنین بۆ دروستکردنی ئەو قوتابخانەی نوێ بوو لەمە و دوا کە دروست دەکرێن جگە کە لەلایەن جێبەجێکار ئەگەر لەلایەن حکوومەتی لایانی جێبەجێکار بیتن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بیتن یاخود ڕێکخراوە بیانیەکان یاخود بەخشەر بیتن بە خێرخوازی دروست بکە یان هەروەها بۆ ئەو پرۆژانەی کە لەناو ئەو قوتابخانە کە دروست دەکرێن لەناو پرۆژە سەکەنیەکان کە کابینەی نۆم حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆکی حکوومەت شخصی تاکیدی لەسەر ئەو بابەتە کردووە کە دەبی ئەو پرۆژە سەکەنیەکان قوتابخانەکان پێکهاتە پەروەردەیەکان تێدا دروست بکرێن بۆ ئەوەی دانیشتوانی خەڵکی ئەو پرۆژە سەکەنیەکان سودمەند بن لەو قوتابخانەنە. ئەوەی کە گۆڕانکاری کرایە لە دیزاینە نوێیەکان ئەوەیە شێوازی دروستکردن ئەو قوتابخانە بوویتە سیستەمی با بڵێن بوویتە نیظامی هەیکەلی واتە دینگە و پایال دروست دەکرێن ئەوە پێشتر نەبووە پێشتر بە شێوازی بێرینگ وۆڵ بۆ هەیکەلی نەبووە. طبعا ئەو هەیکەلیە زۆر سوودی هەیە ئەتوانین هەر گۆڕانکارێک تێدا بکرێتن بە ئاسانی دەکرێتن. بەنسبەت قوتابخانەکانی 18 پۆلی ڕوبەری زەوی بۆ 18 پۆلی بۆ 12 پۆلی نابێت کەمتر ینی کەمترین ڕوبەر بۆ ئەوەی کە دروست بکرێت قوتابخانە لەسەر 5000 مترە. ئەگەر ڕوبەری زیاتر هەبیتن ئەتوانین سوود لەو ڕوبەرە زیاترەوە بگرین بۆ ئەوەی ڕێژە سەوزایی زیاد بکرێتن. هەروەها بەنسبەت قوتابخانەکانی 18 پۆلی وەک ئاماژەم پێدا 18 پۆلە مختبەراتی تێدا مختبەراتی کیمیا مختبەراتی فیزیا مختبەری زانستە لەگەل مختبەری کۆمپیوتەری هەیە جەناحی ئیدارە بەجیایە هۆڵێکی گەورە تێدایە ئەو هۆڵی بۆنەکانە یان هۆڵی قاعی امتحانات بەکاردێنرێت یان هۆڵی کوبوونەوەی ئاماژەم پێمدا ئەو هۆڵە ڕۆبەرەکەی نزیکەی 185 متر دوو جار بیتن هەروەها کافتریای تێدا شێ بە ڕوبەری 185 متر کەمتر نەبیتن دیسان ژمارەی WC-یەکان لە قوتابخانەکانی 18 پۆلی بە ئەوەی کە دروست دەکرێن 24 WC دوو لەو WC-یانە ئەوە تایبەتە بە ئەو منداڵانەی کە خاوەن پێدەویستی تایبەتن لە هەردوو ڕەگەز. بەنسبەت قوتابخانەکانی 12 پۆلی بە هەمان شێوەک ئاماژە پێمدا ڕوبەری زەوی کەمتر نەبیتن لە 5000 متر دووجار ئەگەر ڕوبەری زەوی زیاتر بە ئەتوانین ئەو ڕوبەری زەویە زیاتر بە سوودی لێوەربگرین بۆ ئەوەی بکرێتە ڕێژەی سەوزایی. دیسان لە قوتابخانەکانی 12 پۆلی کەماژە پێمدا 12 پۆلە هەر چوار مختبەراتی تێدایە مختبەراتی کیمیا فیزیا زانست و کۆمپیوتەر جگە لە بوونی هۆڵی کوبوونەوەکان کە ئاماژە پێمداوە دیسان کافێتریاژی هەیە بەنسبەت دەرێ بۆ هەردوو شێوازی قوتابخانەکانی 12 پۆلی 18 پۆلی ئەوە گەڕاجی وەستانی ئۆتۆمبیلمان هەیە کە ڕوبەری کەمتر نەبیت لە 1000 متر گەڕاجی ئەوەی باشە گەڕاجی ئۆتۆمبیل ئێستا هەوڵ دەدەین بۆ ئەوەی بکەوتە ناو حرەمی قوتابخانەکە واتە نەیتە دەرێ بۆ ئەوەی بربەست دروست نەبیت بۆ هاتنوچوونی هەوڵاتیان و یاریگای وەرزش هەیە کە بە ڕوبەری کەمتر نەبیت لە 200 متر دووجار. دیسان ئەوەی خالی هەر لە هەرە گرنگەکانە کە ئیضافەمان کردیە بۆ قوتابخانەکان دیزاینی نوێ ئەوە سیستەمی وزەی خۆر سیستەمی سۆلەر سود وەربگرین لە وزەی خۆر بۆ ئەوەی باری با بڵێن کارەبای سود لە کارەبای وەربگرین لە وزەی خۆر و هەروەها با بڵێن باری کارەبای گشتی کەم بکەین. ئەو سیستەمە وزەی خۆرە طبعاً بە سیستەمی ئەوە دەبیت هایبرید دەبیت 20 کیلووات و 30 کیلوواتە ئەتوانین هەردووک بەکاری بینین 20 کیلووات نزیکەی 90 ئەمپێر دابین دەکات لە قوتابخانەکە و هەروە 30 کیلووات ئەتوانێت تا 130 تا 135 ئەمپێر دابین بکات لە ئەو قوتابخانەنە.